بۆچی لە ئێستادا هۆکارەکانی جیابوونەوە زۆر بۆچی هەندێک دەڵێن هاوسەرگیری بۆ بە بنێشتە خۆشە بۆچی دەڵێن هاوسەرگیری ماوەیەکی کەمەخەیانێ زۆر جار لە پرۆسەی مارە بڕیندا جیابوونەوەکان ڕۆدات یان چەند مانگێک لە ژێر چەترێکدا پێکەواژین و ئەگەنە جیابوونەوە ئایا تەمەن کاریگەری هەیە لەوەی کە یاخود زۆرینەی ڕێژەی جیابوونەوەکان لە دادگادا پەیوەندی بە جیاوازی تەمەنەوە هەیە کاڵم جیاوازی تەمەن کە بۆ نمونە خانمەکە چەند ساڵێک چووکتر بێت لە پیاوەکە بە پێچەوانەشەوە یان بە جۆرێکی تر ڕادەی تەمەن بە جۆرێک بەهێشتا نەگەیشت بێت ناوەی کە کامەڵ بوو بێتن لە ڕووی ساڵی یاساییەوە ساڵی یاسایی بۆ هاوسەرگیری چییە؟ کاریگەری کۆمەلگا چییە لە پرۆسی جیابوونەوە ئەو ڕێژانی کە لە نێو دادگاکاندان هۆکارەکانی پێمانەڵەن چی؟ پێمانەڵەن کۆمەلگا هۆکارە بۆ جیابوونەوە تەکنەلۆژیا هۆکارە بۆ جیابوونەوە سۆشال میدیا هۆکارە بۆ جیابوونەوە چاولێکەری هۆکارە بۆ جیابوونەوە ئەمانە کۆمەڵک بابەتن لەم تەوەرەیە ئێمە باسی جیابوونەوە زۆر کەم بوو یعنی ئەگەر کەسێک جیاب وایەتەوە پێمان سیر بوو بەڵام بەداخەوە ئێستا ڕێژەی جیابوونەوە و تۆ باسی لێوە کرد زۆرە اینجا بۆیە ئەمڕۆ گرنگە کە بزانین دیارترین هۆکارەکانی جیابوونەوە لە نێوان هاوسەرەکانە خۆی لە چیا ئەبینێتەوە ئەم تەکنەلۆژیا و سۆشیال دنیای سۆشیال میدیایی کە هەیە ئەمانە تا چەند کاریگەری ڕاستە خۆیان هەیە لەسەر ئەم بابەتە چونکە ئاری زۆر کەسەیە لە سۆشیال میدیا بە تایبەتتر ژیانی خۆی دەرەخەوە خۆی نیشانەیە کەیتر ئەم کەسە زۆر پێرفێکتە لە هیچ بابەتێکی کەم نییە بۆ نە هاوسەرەکەی زۆر بۆی باشە خێزانەکەی زۆر بۆی باشە بۆچی حیات و ژیانی من بەم شێوازە نیە بۆی با بزانین ئەمانە تا چەند هەموومانە خاتوگۆنە مەجید بەڕێزان پارێزەری ڕاوێشکارن وەڵاممان ئەداتەوە بزانین لە ڕووی یاساییەوە ئەم بابەتانە چۆنن ئەوانۆکو پارێزەر زۆر جار دیوە کۆمەڵاتیەکەش چونکە دوو کەس کاچنە نێو پرۆسی جیابوونەوە جارە پێش هەموو شتێک دادوەر بڕیارەدات ئەم دوانە بچنە لای توێژەرانی دەرونی کۆمەڵاتی و بزانن لەوێش حەل بن ئەگەر حەل بوون اینجا بێنە ناو پرۆسی جیابوونەوەکە ئەویش پێمان نەڵێ هۆکارەکان چین و لە ڕووی کۆمەڵاتی و دەرونیشەوە چۆنە خاتوگۆنا مەجید پارێزەری ڕاوێژکار لە ستۆدیۆی فەرموو خاتوگۆناگیان زۆر بەخێر بیت زۆر سپاس بەخێر بێ خاتوگۆنا زۆر بەخێر بێ مەمنون زۆر سپاس بەڕێزن یاخوا بەخێر بێ خاتوگۆنا زۆر بەخێر بێ بەڕێزن پەڕەیەکەیە پڕایی پێڵەوە ئەمزان بە کوردیوانێ بەیاننامەیەکیان پەیماننامەیەکی هاوسەرگیری هەیە عەقدێکی زەواج هەیە ئاوان عەقدێکەیە بۆ جیابوونەوە یعنی جیابوونەوە حاڵەتێکی ئاساییە ئەگەر دوو کەس تەواو یعنی هاڵێ گەیشتە مریشکە ڕەشەی لە کوردەواری خۆمان حاڵەتە باشترین چارەسەرەوە لە هەندێک حاڵەتە باشترین چارەسەرە جا بۆی بینەرانمان بزانن کە ئێمە باسی جیابوونەوەکەین جیابوونەوە هەندێک جار وەکو چارەسەریش دواتر پێم خۆشە باسێکیکەین کە کار گەیشتە مریشکە ڕەشە بەخوا جیابوونەوەکە باشترین حەلە بۆ هەردوورە بەڵام بەگشتی لە دادگاکاندا جیابوونەوە زۆرترین هۆکاری جیابوونەوە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بووم جارێکی تریش لە کورسات ئامادە بووم بۆ بابەتێک بەڵام زۆر سپاس بەڵام بابەتێک کە بۆ هەمومان ناخۆشە کە باسیەکەین بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە هاوسەرگیریان کردووە یاخود ئەو کەسانشی کە لە ڕێن هاوسەرگیری بکەن وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئەو هۆکارانەی کە زیاتر زەقا بۆ جیابوونەوە لە بینی ژن و مێردەکانەوە بە حوکمیەوەی ئێمە پارێزەرین و لەناو دادگاکانە کار ئەکەین بەڕاستی زۆرترین کێشەی ژن و مێرد دێتە لامان بەڵام زەقترین هۆکار کە ئێمە ئەتوانین ئاماژەی پێکەن بەکارهێنانی سۆشیال میدیایە کە بەداخەوە لە کاتی ئێستاە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا ڕقەمی قیاسی تێپەڕاندووە مەسەڵەن بۆچی بەکاردێ بۆ خیانەت بەڵێ بێگومان بۆ خیانەت و لەگەڵیشیا کاتێکە بۆ نمونە کەسێک کە هاوسەرگیری ئەکات ئێمە دایم تەکید لەوە ئەکەینەوە لە هەر تەمەنێکا بێ شەر نییە هەر تەمەنی مناڵ بێ ئەبێ بزانێ ئەو ئەرکانی کە لەسەرێتی ئەو واجبانی کە لەسەرێتی و ئەو مافانەشی کە خۆی هەیەی چییە بە نمونە لە ڕێگەی سۆشیال میدیاوە زۆر کات ئەڵێ بۆ کەیەتە لای ئێمە و ئەبێ بەکەیز وەڵام من و کەسە ڕەفیقم بووە هەر تەنها وەکو ڕەفاقەت قسەم لەگەڵا کردووە و نامم لەگەڵا گۆڕیوەتەوە مەسەڵەن فۆتۆ ڤیدیۆ پێمە بێ لە دادگا ئەمانە بێ ڕاستکرێتەوە هەر وەکو ناپاکی هاوسەری ئێمە دوو مستەڵەحمانەیە بۆ ئەوەی بینەرانیش لەو دوو مستەڵەحە تێبگەن کە لە ڕووی قانونیەوە ئەم دوو مستەڵەحە جیاوازە ئێمە
ناپاکی هاوسەریمان هەیە لەگەڵ ئەمە پێڵن خیانی زەوجی لەگەڵ زینای زەوجیە زینای زەوجی گەشتۆتە ئەو حاڵەتەی دوو لە ڕووی جەنابتان و بینەران سەرجێی ڕوویاوە کە ئەمە مادەی 377 قانونی عقوبات شمولی ئەکا کە ئەبێت بسلمێنرێ کە ئەم دوو کەسە خیانەی زینای زەوجیان کردووە بەڵێ شایەتیش هەبێت یاخود گرتە ڤیدۆیی بەڵام بە تەنها گرتە ڤیدۆیی اعتیمادی ناکرێتە سەر بەپێی قانونە بەرکارەکانی هەم هەرێمی کوردستان و هەم عێراقیش بەڵام ناپاکی هاوسەری واتە خیانی زەوجی ئەو کردارانەیە یاخود ئەو گفتوگۆ غیرە شەرعیانەیە کە لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردن و سوشیال میدیاوە ئەنجام ئەدرێ واتە قسەکردنێکی ئەتیادی بین و دوو کەس ئەمە نابێ بە ناپاکی هاوسەری بەڵکو ئەو ناپاکی هاوسەرێ درێژە ئەکێشێ بۆ قسەکردنی جنسی بۆ یاخود بۆ نمونە نەگۆڕینەوەی وێنەی یەکتری یاخود بینینی یەکتری جگەر نەک سوشیال میدیاش بینینی یەکتری بەڵام نەگاتە زینای زەوجی و مادەی 377 ئەمە لە کاتی ئێستایا مادەی حوتی خێزانی شمولی ئەکا لەبەر ئەوەی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە یاخود لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە یاخود نەگاتە حاڵەتی زینای زەوجی ئەمە مادەی حوتی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی شمولیەکە و بەمە ئەوراقی بۆ ئەکرێتەوە واتە ئەمەش لە کاتی ئێستایا بە تاواندا ئەنرێ و هۆکاری کیکشە بۆ جیابوونەوە بەڵام کە ئەڵین هۆکارێکە بۆ جیابوونەوەکو بەڕێزت ئاماژت پێکرد هەر کەیسێک کە ڕوو ئەکاتە دادگا بە تایبەتی ئەمە بۆ هاوسەرە بەڕێزەکان تێبگەن لەوەی کە بۆ نمونە ئەگەر کێشەیەکیان هەبوو نابێ پەلە بکەن لە چارەسەرکردنی لەبەرەوەی قانونەکە کۆمەڵە ئیجراعاتی داناوە هەم بۆ دادگا هەم بۆ دادوەرە بەڕێزەکە هەم بۆ ئێمەش کە کەسی یاساین ئەبێ ئەو ئیجراعاتانە ئەو کەیسە بیبڕێت محکەمە بگاتە قەناعات کە ئەم ژن و مێردە ئایا کێشەیان هەیە ئایا زەرەرگەیاندن هەیە لە بینیان ناچووکە دواتر ئەگەر کاتانە بوویینە سەر هۆکارەکانی بیانی ئەو ڕێگانی کە داوای جیابوونەوەی پێتۆمارەکرێن چکە لە ناو خەڵکە وا باوە بەس بووترێ جیابوونەوە بەڵام لە دادگایە جیابوونەوە ڕێگەی هەیە بۆ نمونە کیسێکەیەتە لای من باسی کێشەکەی خۆیم بۆکە من بۆی دەستنیشانەکەڵ ئەڵێم ئەم ڕێگەیە و ئەو ڕێگەیە شمولی تۆکە ڕێگەی وا هەیە چیتە دادگا و بەڵێ ئەم ڕێگەیە شمولی ئەو کەیسەی تۆکە وا ئەزانێ کە چۆ دادگا ئەبێ هەموو شتێک بوترێ هەموو شتێک لە بەردەم دادگایە بوترێ نا ڕێگەی خۆی هەیە بۆیە ئێمە زۆر کات کە ئەڵین داواکەت زۆری پێ ئەچێ یاخۆت ئیجراعاتەکان بەم شێوێ ئای باوکە ئەو هەموو ئیجراعاتە ئەو هەموو کاتە لەبەرەوەی هەدەفی قانونەکە و هەدەفی دادگاش جابوونەوەی ژن و مێردەکان نییە لە یەکتری بۆ ئەوەی لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە ئەم ژن و مێردە کاگەر هەردوو لا ڕازینە بن وایە ئەگەر یەکێکیان ڕازی نەبێ بۆیە ئەم پرۆسەسە زۆری پێچێ بەڵێ ئەمە بۆ کاتێکە کە ئەگەر لایەنێک بۆ نمونە عادەتەن تەلاق بەدەست پیاوە لایەنی شەرعیەکەی لایەنی قانونێکەشی جاری وا هەیە زۆرترین ئەو ڕێگەی کە ئەگیرێتە بەر لێرەیە ژنانە پیاوانیش ئەیگرنە بەر بەڵام کاتێکە بۆ نمونە ڕێناکەوێ پیاوەکە لەگەڵ یا بۆ ئەوی لی جیابێتەوە ناچارە دادگا یعنی ڕێگەی دادگا بگرێتە بەر ڕێگەی دادگار زۆری باشە بۆچی تەلاق لە دەستی پیاوەیە ئەمە لایەنی شەرعیە کە تەلاق لە دەستی پیاوەیە بەڵام مانێ ئەوە نییە شەرعیەن تەلاق ئەگەر لە دەستی ژنی شابێ بە قانونیش ئەتوانێت پیاو بڵێ تەلاقەکەم ئێمە دەست نەکەم بەڵێ ئەوە بەمەرجێکەکانی عێراق ڕێگە ئایا بەڵێ تەفویزی پێ ئەڵێن بەمەرجێک لە عەقدی زەواجەکەیە ئاماژەی پێ بکرێ بەڵام ئەمە مانێ ئەوە ناگێنێ کە پیاو تەلاقی بەدەست نەمێنێ تەلاقی هەر بەدەست ئەمێنێ بەڵام ئەمە ڕێکەوتنی هەردوولایە بەڵام ئەبێ لە گرێبستی هاوسەرگیریەکەیە ئاماژەی پێ بکرێ ڕەنگە هۆکارەکەی بۆش بێژنان تۆزێک بەپەلە بڕیار لە بابەتەکانێ بەڵام پیاوان بۆ شێوازنی نونیە خۆی ئەمە حکمتێکی تایە لەبەرەوەی خی گەورە ئابۆ شێوازەی داناوە ئافرەت تۆزێ زووتر بەڵێ بڕیار ئەیە و لەگەڵیشە عاتفیە ئەیتر بۆی ئەم قەرارە دراوخۆ ئەگەر پیاوەکەش قەرار نەیە ڕێگەی تری بۆ داناوە کە ئەوی ڕێگەی جابوونەوەی لە ڕێگەی دادگا بۆ قسەیەکی خۆشش بکەین ئەگەر وا وایە ڕۆژانە پیاوان شەش جارەکران نەدەرەوەنەوە یعنی مەش بەس مانزۆرە بۆ باشە خات و گۆنە جگە لە بابەتی سوشیال میدیا چ بابەتێکی تر هۆکارە چونکە ئێوە خۆتان بەرکەوتەتان لەگەڵ کەیسەکانان زۆرە چ بابەتێکی تر هۆکارە بۆ جیابوونەوە بۆ نمونە ڕەنگە زۆر هاوسەر هەبێ خۆیان ئەم دوو هاوسەر هیچ کێشەیەکیان نەبێ بەڵام تەداخولکردنی خێزانەکانیان ئەمانە تا چەند هۆکارە بۆ ئیکە ئەمان پەنابەرنە بەر جیابوونەوە بەڵێ ئەوەی کە ئێمە باسمان کرد سەختترین هۆکار بۆ بەڵام بەجددی هۆکاری تریشمانەیە
کێشەیە کە زەقا کە بەداخەوە لە کاتی ئێستایا ئەو کیسانی کە ڕوومان تێەکەن یعنی زۆر بووە تەدەخولکردنی شخصی سێمە لە ژیانی تر ئایا کە سوکاری ئافرەتەکە بەیان کە سوکاری پیاوەکە بێ یاخۆت هاوڕێ لە دوای سوۆسیال میدیا بەڵێ تەدەخولکردن یعنی بۆ نمونە جاری وا هەیە کەسەکە کە ئەیەتە بینی ئەم دوو کەسەوە قسە ئەکا من دایم ئەڵێم لە بینی ژن و مێردا هەتا قسەکردنی باشیش لەوانەیە ببێ بە خراپ لەبەر ئەبێ زۆر بە حەزارەوە تەسەڕوف لەگەڵ ئەو ژن و مێردا بکەی کە کێشەیان هەیە چونکە سبینێ لەوانەیە قسەیەکی تۆ ببێتە هۆکاری ئەوەی کە ئەم ژن و مێردەر بەتەمای جابوونەوە نەبوو بێتن بەڵام لەسەر ئەو قسەیە مێشکی یەکی کامپڕە بێت و بەڵێ کێشەکە گەورەترە بێت و ئەگا بە جابوونەوە بۆی من عادەتەن ئەڵێم با هەموو کەسێک قسە لە کێشەی ژن و مێردانەکە هەتا ئەگەر کەسە نزیکەکانی هەردوو لاش بێ وەک پێ ژن و مێردەکانیش دایم ئێمە ئەڵێن ئەبێ خۆتان حەلی کێشەی خۆتان بکەن نابێت کەسی سێم بێن نەناو کێشەکەەوە ئەگەر ناکەی ئەو شێوازی گفتوگۆ و زمانە گفتوگۆی نەدۆزراوەتەوە لە بینی ژن و پیاوە بۆیە ناچارە بن بەنابنە بەر کەسی سێ تا ئێستا نەخێر یعنی ئەو نەقسە زۆرە لە بینی ژن و مێردا کە دانانیشن گوێ لە یەکتری بگرین کێشەکان حەل بکەن و زۆرترینی گلەی ئافرەتانیش ئەوەیە کە ئەڵە پیاوان گوێمان لێ ناگرێن کاتێ ئەمانەوەی دەردە دڵێک بکەین زۆر بە سەتحی وەری ئەگرێ بۆی ئێمە ناچارەکەش ئەوە نییە کە ژن و پیاوێک گەگەنە جیابوونەوە دادوەرەڵێ بابچن جارێ جەلسەیەکی کۆمەڵایەتی دەرونی ببینن کاتێک لەوێ کە حەز دەکەن کەسێکی گوێیان لێگرە زۆر نمونە هەیە نمونەی زۆر دیارێ منیان ناسم یعنی گیانوانەتە مریشکە ڕەشە کە گەیشتونەتە ئەوێ کە نردراونن بۆ لای توێژەرانی کۆمەڵاتی دەرونی تەواو ژیانیان دروست کردوتەوە یەک کێشەشیان بێگومان زمانە بۆ پێشتر نییە بۆ ئیلا لە دادگا ئەوە ئەگەوێتەوە سەر و ئەبێ ئێمە هەوڵ بین هۆشیاری یاسایی وە کۆمەڵایەتی وە دینی لە هەموو لایەنەکانەوە ئێمە هۆشیاری بڵاوکەینەوانێ هەرتەنا بۆ ڕەگەزی نێرنا من دایمە قسەیم کردو بۆ ڕەگەزی مێش چونکە ژیانی هاوسەرگیری گرێبەستە لە بینی ئەم دوو کەسەیە چۆن ئافرەت مافی هەیە ئاواش پیا و مافی هەیە چۆن ئافرەت ئەرکی هەیە ئاواش پیا و ئەرکی هەیە بۆیە ئەبێ تێ بگەێنرێت کە ئەم دوو کەسە زەواج ئەکەن مافی ئەم کەسە چییە و ئیلتیزاماتەکانی چییە چونکە بەداخەوە وەکوتم تەدەخولکردنی شخصی سێم کە جاری وایە خۆیان ئەیان هێننە ناو مەوزوعەکەەوە یاخود لا ئیراد یا خۆیان تەدەخول ئەکەن ئەمە جێکێکە لە هۆکارەکان وەزایدەن هۆکارێکی تریش کە لە کاتی ئێستاە ئەمەش هەر بە ئامان شێواز ڕقەمی قیاسی تێپەڕاندووە بەڕاستی چاولێکەری یعنی زۆر بووە لە ناو هاوسەرەکانە زیاد لە حەد یعنی یەت بۆلات گوێی لێ ئەگری ئەڵێ ئەو بنە کێشەم هەیە مشکلەمەکەیتە سەر ئەوە سیرەکەی یعنی بڕواتە بێ بۆ وەرلانەیان پێش زەواجیان دوای لە ناو زەواجەکەیە بۆ نمونە لە ڕەهاوڕێوەکۆ بێ یاخود لە کەسە نزیکەکانیەوە بێ ئەوەی بۆکرد لای ژنانەوەیان لای پیاوان لە هەردوو تەرەفەوە هەیە بە زیاتر لەلایەن ژنانەوەیە یعنی ئێمە با ڕازگۆ بین لە قسەکانمانە چکە ئێمە بە ئامانەتەوە قسەکانمان ئەگەینین زۆر کاتکەیەتە لە قسە و بۆ ئەکا کۆمەڵە شت هەیە کە ئەیڵێت بڕواتان هەبێ هەر نەک کێشە هەر بای ئەوەش نییە قسەی لەسەر بکرێت و بای ئەوەش نییە بۆ نمونە بکرێ بە کێشە بۆیە ئەو چاولێکەرێژ لە کاتی ئێستایا زۆر سەخت بۆتەوە لە نێوان هاوسەرەکانە ئیتر لە هەموو بابەتەکانی ژیانە خۆی بە ژیانی کەسانی بەڵێ بەراوردکردنی خۆی بە ژیانی کەسێکی تر لە سەفەرکردنە لە شتی ناوماڵە لە مناڵە ئیتر بڕواتە بێ جاری وایە شتی بەسیط کێتە لامان ئەکرێ بە کێشە یعنی خۆشت تەسەوری ناکەی عادەتەن من ئەو کەیسانەی کە جابوونەوە بێت چ پیاو بێت چ ژن بێ کێتە لام یەکەم شت پێی ئەڵێم ڕێگەم پێ من قسەی ئاشتەوای بکەم لە بینتانە چونکە ئێمە تەنها ناکرێ بڵین پارێزەرین و لایەنی یاسایی قسە ئەکەین لەبەری ئەودا ئەنیشە جاریوا بە سەعات قسە بۆ تۆ ئەکا ئەبێ ئێمە دەوری خێریشمان هەبێ دەوری ئەومان هەبێ بزانین ئاشتەوای بکەین لە بینیانە ئەگەر ڕێگەم پێ با یان یەکەم جار بڵێ من نامەوێ جابمەوە ئەو من تا قسە لەگەڵ تەرەفی بەرامبەری شا ئەکەم پێی ئەڵێم یعنی شتەکە بە مەوزوعەکە بم شێوازەیە بانەگاتە دادگا بانەگاتە جابوونەوە ئەم کەسە هاتۆ بۆ لای من ئەوێ مەوزوعەکە چۆنەڵی بەخۆشی کۆتایی پێبێنە جاری وایە یعنی سوپاس بۆ خوایە نەسەر خەت لەگەڵمانە و ئەچنەوە لای
یەکتری یاخود جاری وایە کەسەکە کێت بۆلات مۆزوعەکانی تێئەگەێنی بابەتەکانی تێئەگەێنی پەشیمان ئەبێتەوە لە جیابوونەوە چکە من عادەتەن کیسی جیابوونەوە زۆر بەڕوونی قسەیان بۆ ئەەکەم بڕواتە بێت لە ئەلف تایە پێیان ئەڵێم هەتا پێیان ئەڵێم ئەو لە چ شتێک پەشیمانە بنەوە بۆ نمونە لەو پرۆسێسی کە هەیە و زۆری پێچێ کاتەکەیان چ شتێکە بۆ نمونەوە ئەزانێ لە دوای جابوونەوە بە هەشتێکی بۆ دانراوە ئەم بە هەشتە حازر کراوە کە ئەو تی بچێ کە تۆ وەکو فلیمێک ئەیهێنیتەوە پێشچاوی کە دوای جابوونەوە یاخود وا هەست دەکات کە بۆ نمونە ئەو حەقانی کە هەیەی ئاوا ئەدرێتە دەستی لە کاتێکا ئیجراعاتە قانونیەکانی بۆ ڕوون ئەەکەیتەوە ئەڵێ من وام نەزانیوە یاخود یەک شتی تر با ئەوە زۆر یعنی بیستومانە تەوانێ لەو کەیسانە و لە ناو خەڵکیشە زۆر کات ئەم قسەیە ئەکرێت ئەڵێ بۆ نمونە ئەگەر ژنەکە داوای جابوونەوە بکات لە ڕێگەی دادگاوە ئەوە هیچی ناکەوێ یاخود پیاوەکە ئەڵێ بڕۆ تۆ داوای جابوونەوە بکە مادەم تۆ ئەتەوێت جیا ببیتەوە لە قانونە ئەگەر ژنەکەش دەست پێشخەری بکە بۆ جیابوونەوە مانەی ئەوە نییە هیچی ناکەوێت من ژن هەبووە داوای جیابوونەوەشم بۆ کردووە و داواکاری جیابوونەوەش بۆ و هەموو مافەکانیشی وەرگرتۆتەوە واتە با ئەم یعنی ئەم بیرکردنەوە لە ناو خەڵکە ئەم بیرکردنەوەی غەڵەتە لە بەرەوەی قانونەکە کە ئەو ڕێگەی داناوە مانەی وانە هەرکەس داوای جیابوونەوەی کرد ئیتر هیچ مافێکی نەکەوێت جابوونەوە لە ئەو بیرکردنەوەی نەبێت لە پێنا ئەوەی کە تۆ شتت دەستکەوێت لە هاوسەرەکەت وانە ئەگەر تۆ لە جیابوونەوە بی ژیانە دەگەر هەر ئاگر بێ ئاگر بێ هەموو شتێکیش ببەخشی لەو ئاگرە خۆت ڕزگارکەی خۆت ڕزگارەکەی بڕواتە بێکاگاری کەیسم لا بووە 1000 لیرە مارێ قرزەکەی بووە ڕاست یعنی سەبیرم نییە مارێ حازرەکەی چەند بۆ دی جاش بوونەتەوە یعنی با ئەم شتە لە ناومانە نەمێنێ کە بۆ نمونە بەداخەوە هەتا ئێستاش لە ئاستی کەس خوێنەواری بەرزەوە هەتا بۆ کۆتایی ئەمە ئەم بیرکردنەوەی هەیە لە بێشکمانە کە ئەگەر داوای ئاڵتونی زۆری کرد ئەگەر داوای شتی زۆری کرد ئافرەتەکە لەگەڵ ڕێزمە ئەمە زۆر بەنرخا ڕێک بۆەوەیڵە بۆی کە نەتوانێت دەستبەردارم بڵێژی تر خراپترین شتێکە کە پێم وایە دایک و باوکیکە لەگەڵ کچەکانیان بێگومان بەڵام ئەوە پێ وایە مارەی زۆر دابنی بۆی زەلامێک پیاەک ببەسیتەوە بۆی لەگەڵ کچەکە تا بمێنێتەوە باوەکە کە پەیوەندەکە ترازاوکو خۆتەڵی 10,000 لیرەش دابنی کەسەکە هەرجیابێتەوە بەڵام با ئەو بیرکردنەوەوانە لە نێوانمانە نەمێنێت چکە ئەمە هەمووی لە بیرکردنەوە سەرچاوی گرتو ئەگینا هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی قانونیەوە خۆی گەورە مارەی داناوە هەرچیەک بێ حەڵال بێ نیوتۆ ئەو نەئاڵتو نیوتۆ ئەوە ئەڵێ هەرچیەکە حەڵال زۆر باشە خات و گۆنا بۆچی زۆر کات ئەم جیابوونەوە لە سەراتاکانی پرۆسەی هاوسەرگیریە ڕۆیە ئەمارێکی شێگەر هەڵە نەبم ئەو ئامارە شەرباسی لەوە کردووە زۆرترین ڕێژەی جیابوونەوە لە سەرەتاکانی پرۆسەی هاوسەرگیریە ئەمە پەیوەندی بە چیوە پەیوەندی بەوەیە کە ئەم دوو هاوسەرە جوزانم تەمەنیان دوورە لە یەکەوە تێنەگەیشتون لە پرۆسەی هاوسەرگیری و لەو بەرپرسیارەتی و ئەرکەی کاچێتە سەرشانیان چی بۆ کارە بۆمە کە لەم سەرەتایە جیابوونەوە بەڵێ ئەو قسەی جەنابەت زۆر تەواوە چکە بە دلیلی ئەوەی من لەم ماوەیە زۆرترین ئەو کەیسانەی کە هاتون بۆ لام سەرەتای پرۆسەی هاوسەرگیری بووە ینی بڕواتە بێ هاوسەرگیری هەیە نەگەشتۆتە یعنی ئەوەی کە لە پێکەوە ژیا بێتن لە یەک ماڵە یەک مانگ بووە هاوسەرگیری هەیە نەگەشتۆتە ساڵێک یعنی لە کاتی ئێستاە ئەم کەیسانە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژن و مێردەکان بان تەحملیان نییە لەبەرەوەی تۆ بڵی تو نەڵێیت ئەو پرۆسەیە لە سەرەتاوە پرۆسەیەکی قورسە تۆ لە بیئەیەکەوەی تەبیئەیەکی تر و لە تەبعێکی تر و لە ڕەگەزێکی تر و بەتەنها لە ماڵێکا لەگەڵ ڕەگەزێکی بەرامبەرە ئەژیت چی بۆ پیا و چی بۆ ژن بڵی تو نەڵێیت ئەمە قورسە بۆیە تەحمل نەکردن هەست بە مەسئولیت نەکردن وا ئەکات کە ئەم ژن و مێردە یعنی بڕواتە بێ بەسیترین شتەکەن بە کێشە لە بینی خۆیانە بۆیە ئەگەر لەو کاتەیە بە تایبەتی 2 ساڵی سەرەتای هاوسەرگیری هەم ژنەکە هەم پیاوەکە تەحملیان هەبێت لەگەڵ ئەو کێشە و گرفتانە یەتە بەردەمیان چاوپۆشی بکەن یاخود بۆ نمونە کێشەکان گەورە نەکەن دوایی ئۆتۆماتیکیان خۆی بە ژیانەکە ڕایەن و ژیانەکە بێگومان خۆی لەگەڵ کێشەکان ڕایە تویتر ناگا بەوەی کە بۆ نمونە بەو شێوازە بێکە لە سەرەتاوە
هەردوولان تەسەوریان باش خات و گۆنا هەر وەکو چۆن جیابوونەوە هەیە بە هەمان شێواز هاوسەرگیریشێ اینجا باسێکیەوەم بۆ بکە با بزانم هەتاوەکو ئێستا تا ئەم مانگەی کە ئێمە ئێستا قسەی تیاکەین تا ئێستا ڕێژەی هاوسەرگیری بەراورد بە جیابوونەوە چۆن بۆ ئەم ساڵ و هەروە بەراورد بە ساڵی ڕابردووش چۆنە ئەگەر ئامارێکە لابێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێکرد جگە لە پارێزەر من لە ڕێکخراوێکیش ئیشەکەم کە ئیش بۆ ژنان و خێزان ئەکەین لەو ڕێکخراوایە ئێمە راپۆرتێکمانەیە ئەو راپۆرتە من بەشی سلێمانی راپۆرتەکەی من حازریەکەم چکە ئەو راپۆرتە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە دواتریش راپۆرتەکەتان پێشکەش ئەەکەم ئەو راپۆرتە ئێمە ئامار هەموو ساڵێک ئامارە خەینە ڕوو ئەو ئامارانش بە شێوەیەکی فەرمی ئەنجومەنی دادوەری کە بڵاوی ئەکاتەوە ئێمە لێوە وەری ئەگرین یعنی ئەمە شتێک نییە بڵین خۆمان دابانناوە بەڵکو ئامارەکان فەرمین ئەفۆ بەنسبەت هاوسەرگیریەوە هاوسەرگیری بەعام لە هەموو هەرێمی کوردستانە ڕێژەکە بە بەراورد بە ساڵەکانی تر بۆ نمونە ئامار کە بڵاوەکرێتەوە لە کاتی ئێستا ئاماری ساڵی 2025 بڵاوەکرێتەوە واتە هی ئێستا بڵاو کۆتایی ساڵ بڵاوەکرێتەوە نەخێر هەموو دادگاکاری هەرێمی کوردستان کۆکرێتەوە لە ئەنجومەنی دادوەری بە شێوەیەکی فەرمی بڵاوکرێتەوە بەڵێ هاوسەرگیری بە بەراورد بۆ 2 ساڵە لە هەموو پارێزگاکان زیادی کردووە لە سلێمانی لە هەولێر شار و گوند چۆنە ئەوە نەکراوە لەبەرەوەی ئێمە ناشتوانین قسە لەسەرەوە بکەین لەبەرەوەی ئامارێکی فەرمیمان لە بەردەمانیە بەڵام ئەو ئاماری کە من ئاماژەی پێکەم ئەنجومەنی دادوەری بڵاوی کردوتەوە کە لە دادگاکانەوە سەرچاوی گرتو و وەریگرتووە واتە مارەی زیادی کردو بەڵام بەنسبەت جیابوونەوە لە سلێمانی بەپێی ئەو ئاماری کە هەمانە بۆ نمونە لە ساڵی 2025 5379 کەیسە بووە لە 2024 5745 کەیسە بووە بەڵێ واتە بە بەراوردی ئەو 2 ساڵە 376 کەیس کێمی کردووە بەڵام لە پارێزگاکانی تر بەداخەوە ڕێژی جیابوونەوە بە بەراوردی 2024 و 2025 زیادی کردووە هەر کەم کات جیابوونەوە ئینشاءالله لە خات و گۆنا لە داتایەکی ڕێکخراوی خێزانی جیهانی پەیمانگایەکە هەم جیهانیشە ئەوان ئەڵێ تەبان ئەم توێژینەوانی کە کراون نەڵ لە 1970 ئەو توێژینەوانی کە کراون دەریان خستۆ لە وڵاتانی ڕۆژئاوا ئەنجامە بەسمام 5 خاڵە باسکەم چکە تۆ باسی هۆکارەکان هۆکاری یەکەم سۆشال میدیاوانە هۆکاری دوم تداخلاتی کەسی سێمە ئیتر ئاوە اینجا وردەدێنە هۆکارەکان ئەو 5 خاڵی دەستنیشان کردووەڵێ لە ڕۆژئاوایە لە 1970 توێژینەوەکان دەڵێن هۆکارەکانی جیابوونەوە 5 حاڵەت هەیە یەک کەمی پابندبوون بە هاوسەرگیری بەرپرسیارەتیە التیزاماتە ئەڵێ بە دەرەجە یەک ئەوێ هەنێوان بە بیران لە کاتە لە سۆشال میدیا تێپەڕێون ڕۆژاوایەکانوانە خۆیان نابەستنەوەڵێ التیزاماتە بەرپرسیارەتی زۆر ئەمانەمان بیستووە وانی کە لە دەرەوە خاڵی دۆمەڵێ کەمی گفتوگۆیە لە بینانەوە تاوانیش ئەم حاڵەتیان هەیە خاڵی سێم ئەو بەهایانی کە لە بینی 2 خانەوادەیە هەیە من لای من بەهایەکە لای ماڵی لانە بەهایەکی تر هەیە ئەمانە یەک ناگرێتەوە خاڵی چوارەم ئەڵێ هۆکاری سترێسی ئابووریە واتە هۆکاری داراییش لایەنی مادیش بەشێکی ترە لە جیابوونەوەکە خاڵی پێنجەم ئەڵێ لایەنی سۆزداریە نەبوونی هەست و سۆز لە بینی هاوسەرەکانە داعی تەماشاکە 5 خاڵی دەستنیشان کردووە تۆ کە لە قسەکان تا جارە باسی لایەنی ئابووری دەرنەکردوانە یەکەم شت چوویت بۆ سۆشال میدیا کەواتە کۆمەڵگای ئێمە بەراورد بەم توێژینەوانە هۆشیاریمان نییە بەرامبەر بەکارهێنانی سوشال میدیا وایە ئەمە یەکێکی ترە لە هۆکارەکە باش اینجا باسی ئەوان ئەو هۆکاران بۆ بکە ئەم هۆکارانە لای خۆمان هەیە من باسی هۆکارە زەقەکانم کرد ئەگینا ئێمە هۆکاری تریشمانەیە بۆ نمونە لایەنی ئابووری بە هۆکارە بۆ جیابوونەوە بەڵام بڕوات هەبێ ئەو کیسانی کە هێنە دادگا یعنی بە تەنها لایەنی ئابووری هۆکار نییە بۆ جیابوونەوە بۆیە ئێمە ناتوانین بیکەین بە یەکێک لە هۆکارە سەرێکیەکان کاتێکیت لەگەڵ یادا ئەنیشی
ئابووری نەبووە کێشەیەکی گۆرە بێگومان کەی لەگەڵ یادا ئەنیشی ئەڵێ من ئەگەر کۆمەڵی حاڵەتی تری نەبێ من لایەنە ئابوووریەکە هیچ مشکیلەم نییە ئەگەر بەنان و ئاوێکیش بێ لەگەڵ یا ئیدارە ئەەکەم بەڵام بە پێچەوانەوە بە ئێمە وەریگرین جاری وا هەیە پیاوەکە زۆر وەزعی باشە بەڵام وەکو پێویست مەزرەفی ئەم مناڵەکان و ژنەکەی ناکە بەدەمیانەوە ناچێ لەم کاتەیە کێشەکە دروست ئەبێت ئەگەر چیلایانی مادی و دارایشی باش بێ خات و گۆنا زۆر کات خۆشبەخت نییە خێزانەکە چوزانم گەشتێک ناکا لەگەڵیا کاتێکی بۆ تەرخانە کردبووی کە گفتوگۆی لەگەڵ کا فەرامۆشی کردووە ئەمانەش ڕەنگە کاتە لایەنی دارایی هەموو شت نییە بووی کە بیکەن ئێمە ڕاستە ئەڵین لایەنی دارایی ناتوانین پشتگوێ بقین چکە بڵیت و نەڵێیت ئەوە شتێکە یعنی ژیانی پێ مستۆگەر ئەکرێ ژیانی پێ بەردەوام ئەبێ بەڵام ناشتوانین بڵێن تاکە هۆکارە بۆ جیابوونەوە چکە کۆمەڵێک هۆکاری تر سەرچاوی گرتووە اینجا گەشتۆ بۆ هۆکارە یاخود بۆ نمونە زۆر کات کە کەیسەکانی نەلامبان جاری وایە هەم لایانی دا ئابووری هەم کۆمەڵە شتی تر هیچ کێشەیەکیان نییە یعنی تەنانەت بڕاتە بێ خیانەی زەوجی و ئەو شتانەش نییە بەڵام نەگونجاندنی بینی دوو تەبیعەتە هەتا بڵێن نەگونجاندنی بینی عایلەش نییە هی خۆیانە ئەم دوو تەبعا ئەساسەن پێکەوە ناگونجێن واتە هیچ کەسێکیان کەسێکی خراپ نین بەڵام تەبیعەتەکانیان پێکەوە ناگونجێن ئیتر تەبیعەتیش مەسەلەیەکی کوردەواری هەیە ئەڵێ دەرمانی نییە بەڵام ئەگەر کەسەکە خۆی بێوێ ئەتوانێت ئێمە هەموو جارێ بە هاوسەرەکانەکەی ئەڵین ئەگەر تۆ تەنەزول بکەی بۆ نمونە مەسەلە ئەوە نیە تەنەزولت بۆ هاوسەرەکەت کردو بۆ ژیانی خۆتت کردووە بۆ ئەوە کردووە کە ئەم هاوسەرگیریە خۆت بە ڕەزامەندی خۆت کردووە ئیدامەی پێبێ چکە لە کاتی ئێستایا بیرمان نەچێت کاگاری خاتونگانی یعنی بۆ نمونە ئەو هاوسەرگیریانی لە کاتی ئێستاکری خۆمی بە ڕەزامەندی خۆیەتی بڕوان ناکەم یعنی ناڵم هەر نییە بەڵام زۆر کەمە بەوەی کە دوو کەس هاوسەرگیری بکەن و زۆریان لێکرابێ یا خودۆک و زەمانی زوو بڵێن نائیلابێ کەسەکەمان بەڵێ بۆ دەستنیشانکەی ئێستا لە کاتی ئێستەیە هەموو کەسەکان ئەتوانم بڵێم هەموو کەسەکان بە ڕەزامەندی خۆیان هاوسەرگیری ئەکەن و هاوسەرە بەڵام ئەی بۆ جابوونەوەمان زۆرە ئەی بۆ هۆکە ئەوەیە کە لە سەرەتای هاوسەرگیریە کۆ یەکسەر ئەگا بە جیابوونەوە لەبەر ئەو زوبڕیاردان و تەمەنی وەکو بەڕێزت ئاماژت پێکرد هەز نەکردن بە مەسئولیەتە لەبەرەوەی کە تۆ چوویتەنە ئەو پرۆسەیەوە ئەبێ یەکەم شت مەسئولیەت و بەرپرسیارەتیە دووهەم ئەوەیە کە تۆ ئەبێت لە کۆمەڵشتی خۆت ببوورید کەیسمان هەیە بڕواتە بێ ئێستش یعنی کە زەواجی کردووە ئامادەیتیان نییە لە بچووکترین شتی خۆی سازشکە ئاخر هاوسەرگیری کە تۆ زەواج ئەەکەی هەم لەلایەنی کچەکەەوە هەم لەلایەنی کوڕەکەەوە بریتێ لە گونجاندن بریتێ لەوەی کە لە هەڵی بەرامبەر ببوورید ناڵین لە هەموو هەڵەیەک بەڵام ئەگەر تۆ بتەوێ درێژە بۆ ژیانە بێ ئەبێ بۆ شێواز باشە خاس و گۆنا زۆر کات زاڵبوونی ڕۆتین لە ژیانی هاوسەرگیری ڕەنگە ئەمە شۆکارێک بێت بۆ بێزاربوونی ئەم دوو هاوسەرانە بۆ نمونە هەمیشە بۆ بەردەوام چوزانم لە چوار دیوارە بێت یان هەر چونە دەرەوەی زۆر کەمی هەبێ ئەم کەسە چەندە گرنگە ناو بەناو ئەم ڕۆتینەی ژیان گۆڕانکاری بەسەرا بێت بۆ نمونە گەشتێک بە هاوسەرەکەی دووبارە نەبێتەوە بەردەوام چەندە گرنگە ئەم بابەتانە بۆ جەوگۆڕینی نێوان ئەم هاوسەرانە بەڵێ وەڵاهی خۆی ئەم بابەتە بۆ هەموو تاکێک پێویستە بەڵام بۆ هاوسەرەکان زیاتر پێویستە بۆ لەبەرەوەی ئەگەر هیچ ئیلتیزاماتێکی بۆ نمونە داوامکردنە یان کارکردنە لە دەرەوە نەشبێت خۆی ژیانەکە قورسە لە بوونی مناڵەوەیە لە بۆ نمونە ژیانی ڕۆژانەیەوەیە پێویست بەوە ئەکا ئەم دوو هاوسەرە پێکەوە ئەگەر من هەموو جارێک ئەڵێم ئەگەر چوونە دەرەوەش بێت بۆ خواردنەوەیەکی بەسیتیش ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم ژن و مێردە یعنی مێشکیان ئیسراحەت بکە کێشەکان وەلاوەنێن لەو ژینگەیە بێنە دەرەوە چکە جاری وا هەیە ژن و مێرد هەیە یعنی هیچ کێشە و مشکلەیەکیان نییە بەڵام وەکو خاتون ئاماژەی پێکرد ڕۆتیناتی ڕۆژانە و مەشاکیلی ڕۆژانە و ئەم هەموو زەخت و هینە ئەچێتە مێشکەوە ئەم کەسش پێویستی بەوە هەیە کە ئیسراحەتێک وەرگێ پێویستی بەوە هەیە چون ئەمە هەر تەنها بۆ ڕەگەزی مێنیە بەڵکو بۆ پیاوەکەشە بۆ هەردوو لایە کە پێکەوە ئەو جەوە بخڵقێنن ئەمەش بەدەست خۆیانە یعنی بەجددی ئەبێ ژن و مێردەکان لەو قاڵبە دەرچن کە بۆ نمونە بڵێ ئاوەڵا بە زۆرم با بۆ سەفرە ئابۆچی ئەوە تەڵەباتی زۆرە ئاو چونکە ئەو تەڵەباتی کە هەیە ئەگەر
من ئەم ئەگەری بخەمە قسەکانمەوە ئەگەر زیاتر ڕەوی نەبێ زۆر ئاساییە یعنی هەم بۆ خۆی هەم بۆ ماڵەکەی هەم بۆ مناڵەکان خات و گۆنە جیاوازی تەمەن چەندێک کارە بۆ جیابوونەوە یعنی هەمیشە لە کوردواری خۆمانان خێزانەکە و 5 ساڵێ لە خۆ بچووکتر بێ و ئەم بۆ چوونانە زۆرن ینی ناو کۆمەڵگای خۆمانە با هاوتەمەن نەبێ قەیچێک ئەگەر 10 ساڵیش بینان بێ کێشەی نییە بەڵام هەر بەڕاستی ساڵێک زۆر نییە لە بینی تەمەنە یان ناڵم زۆرە مەبەستم وایە ساڵێک بیرکردنەوەی جیاواز لە مرۆڤ وایە هەمیشە وایە ساڵان تۆ ئەزمونەکی ڕاستە ئەم ساڵ ئەزمونەکەی ساڵی داهاتوو ئەزمونەکی چەند ساڵێک لە خۆت مناڵتر بێ یان گەورەتر بێ هۆکار هەیە لە دادگا بزانن هۆکاری جیابوونەوەکە ئەو جیاوازی بیرکردنەوەی تەمەنە بەڵێ ئێمە ئەم جیاوازی تەمەنە ناتوانین ینی ئاوا بە هەمووی جوابینەوە بڵێن وەڵا هەمووی بەڵکو کەس بۆ کەس فەرقی هەیە تەمەنەکەشی فەرقی هەیە و بەڵام ژیانێکی بەختەوەریشانەیە هەیە تەمەنەکەشی بە مانگیش فەرقی نییە و بەڵام باسیەکەین بابی دەرانمان بەشتی تێ نەگەن ئێمە تەنها باسی ڕێژاکەین بێگومان نمونەی زۆر جوان هەیە بێگومان بەڵام هەشا تەمەنەکەی بڕواتە بێ بە ساڵ و بە مانگ فەرقی هەیە بە ساڵی ژۆک و یەکن بەڵام ناگونجێم پێکەوە بەڵام بە تەسەووری من بەپێی ئەو تەجروبەیە کە من چەندین ساڵە لەناو دادگاکانە کارەکەم و زۆرترین کیسی جابوونەوەیتە بەردەمان من ئەڵێم تەمەن هۆکارە بۆچی ئەڵێم هۆکارە لەبێر ئەوەی لە تەجروبەی خۆمەوە وەلەو تەجروبەی کیسانەی هاتۆتە لام کە ئەڵێم تەمەن هۆکارە زۆر کاتیش ئەو کیسانەی کێتە لامان و بۆ نمونە ئافرەتەکە تەمەنێکی مناڵتری هەیە لە خۆی و ئەگا بە جیابوونە من یەکسەر بیرێ خەمەوە ئەڵێم ئەو کاتێک کە هاوسەرگیری و لەگەڵ کرد وابزانە ئەمە مناڵێکە و تۆ پەروەردەی ئەەکەی چونکە تۆ بە کۆمەڵەشت هەیە تێپەڕیوی ئەو لە سەرەتاکانیایەتی کۆمەڵێ تەسەڕوف و هەڵسوکەوت ئەکات بە تۆ بەلاتەوە عنی عیبەیە ئەو بەلایەوە عیبە نییە لە بەرەوەی جاری ئەو ژیانی تێنە پەڕاندووە بۆیە بەداخەوە من ئەم قسەیە ئەەکەم حتاوەکو ئەگەر ئەم قسەیە لەسەری شم نەکەوێ بڵێن ناتەمەن هیچ پێوە نییە بەڵام بەجددی لە سەرەتاوە لەوانەیە پێوە نەبێ بەڵام لە ساڵەکانی دواتری هاوسەرگیریە دەرئەکەوێ یاخۆ بۆ نمونە ئەڵقی چێکا زۆر ئاساییە چەندێک بێت بۆ نمونە ئاسایی ویتر لە چەند وڵی ناتوانی تهدیدیکەی بەڵام بەپی ئەو کێشانی کە لە بینی ژنومێردا ڕوئەیە یعنی لە ساڵەکانی دواترە سیرەکەی بۆ نمونە جاری وایە ئەمەشە کرێ بە کێشە ئافرەتەکە لە پیاوەکە گەورەترە یعنی ئەمەشە کرێ بە نقطەیەک بەسەر ئافرەتەکەەوە نابۆیە خوانە خواست خیانەتی لێ ئەکا لە بەریوی ئەو لە تەمەنالە و گەورەترە و ئەو وایە و بەڵێ قسە و قسەڵۆک نابڕێتەوە بەڵام من بۆی ئەڵم تەمەن هۆکارە لەبەر ئەوەی ئەگەر ئەو دوو کەسا تەمەنیان لێکەوە نزیک بێ هەم مەراحیلەکانی ژیانیان هەم بۆچوونەکانیان هەموو ئەوانە نەک یەکەگرێتەوە بەڵکو نزیکترە لە یەکتر و ئەتوانن زیاتر خۆیان بگرن خۆش بە خاتوگۆنە سپاس بە زانیاریەکانە بە هیوای هیچ کەسێک جا نەبێتەوە جاش بوو خۆی ڕاستە وتمان چارەسەرێکی هەندێک جار باشە بەڵام تا گفتوگۆ هەبێ لە بینی هاوسەرانە و تا ئەو هۆکارانەی باسمان کرد بە ئاسایی وەریگری دڵنیابەی جیابوونەوە دووبارە دەسەکان بەڵە ئازیزان